ڕووداوە سەرنج ڕاکێشەکانی مۆندیال. مۆندیال وەک پێشبڕکێکی تۆپی پێ لە نێوان وڵاتان چەندین ڕووداوی سەرنج ڕاکێش و ناوازەی تێدا ڕووی داوە، وەک تاکە هەڵبژاردە کە لە هەموو مۆندیالەکان بەشدار بووە بەرازیلە. یاریزانی ئۆرۆگوایی هیکتۆر کاسترۆ بە قۆڵێکی قرتاوەوە لە یەکەم مۆندیال ئۆرۆگوای کردە خاوەنی جامی جیهانی. لە مۆندیالی 1950 لە وڵاتی بەرازیل هەڵبژاردەی هندستان داوای کرد کە بە پێی پەتی یاری بکەن، بەڵام فیفا ڕەتی کردەوە و بۆیە هندستانیش لە پاڵەوانەتیەکە کشایەوە. یاریزانی بەرازیلی پێلیە یەکەم یاریزانە کە 3 جامی جیهانی بەدەست هێناوە. لە مۆندیالی 1954 لە سوید لە یاری پێش کۆتایی لە نێوان ئۆرۆگوای و هەنگاریا یاریزانی ئۆرۆگوایی خوان هوبیرگ بورایەوە، بەڵام لە ناو گۆڕەپانی یاریەکەدا چارەسەری بۆ کرا و بەشداری کردەوە. پێش دەست پێکردنی مۆندیالی 1966 لە وڵاتی ئینگلتەرا جامی جۆل ڕێمیەی تایبەت بە پاڵەوانێتەکە دزرا، بەڵام بەهۆی سەگێکەوە دۆزرایەوە. لە مۆندیالی ساڵی 1966 لە ئینگلتەرا یاری دەستپێک لە نێوان ئینگلتەرا و ئۆرۆگوای نیو سەعات دواکەوت. لەبەرەوەی هەڵبژاردەی ئینگلتەرا بلیتی چوونە ژوورەوەیان لە ئۆتێلەکە بیرچوو بوو. لە ساڵی 1982 پاولۆ ڕووس یاریزانی هەڵبژاردەی ئیتالیا بە مەبەستی بەشداریکردن لە مۆندیال لە زیندان هێندرایە دەرەوە و ناوبراو بووە گۆڵکاری پاڵەوانێتەکە و باشترین یاریزان و بووە هۆی بەدەستهێنانی نازناوەکەش بۆ ئیتالیا. لویس مونتی یاریزان لە 2 پاڵەوانێتی یەک لە دوای یەکدا بەشدار بوو بۆ 2 وڵاتی جیاواز یاری کرد، ساڵی 1930 بۆ ئەرجەنتین و ساڵی 1934 بۆ ئیتالیا. ئەوە بوو لەگەڵ ئیتالیا بووە پاڵەوان. لە مۆندیالی ساڵی 1994 کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سازکرا بوو، زۆرینەی هاوڵاتیانی ئەو وڵاتە نەیانزانی بوو کە لە وڵاتەکەیان مۆندیالە، چونکە ئەو وەرزشانی لەوێ جەماوەرین بریتین لە باسکە و بەیسبۆڵ نەک تۆپی پێ. دوای ئەوەی یاریزانی کۆلۆمبی ئەندریاس ئەسکوبار لە مۆندیالی 1994 گۆڵێکی بەهەڵە لە خۆیان تۆمار کرد و بەو هۆیشەوە کۆلۆمبیا لە پاڵەوانێتیەکە دەرکرا کە گەڕایەوە وڵاتەکەی لەلایەن یەکێک لە مافیاکانەوە بە گولە کوژرا. لە مۆندیالی 2002 کە بە هاوبەشی لە نێوان وڵاتی کۆریای باشوور و یابان سازکرا بوو، لەبەر ئالوودەبوونی بە مادەی هۆشبەر ڕێگا بە مارەدۆنای ئەستێرەی تانگۆ و هەڵگری نازناوی مۆندیال نەدرا بچێتە وڵاتی یابانەوە و مارەدۆنا ژووتی ڕێگە بە من نادەن، بەڵام ڕێگە بە ئەمریکا ئەدەن 2 بۆمبی ئەتۆمی پێدا کێشاون.